جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە فەرمی کۆتایی هاتنی ئەرکی سەربازە شەڕکەرەکانی وڵاتەکەی لە عێراق ڕاگەیاند. بایدن بۆ یەکەم جارو لە ئۆڤال ئۆفیس بە ئاشکرا بە مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراقی وت پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ عێراق بۆ لەمە دووە دەچنە قۆناغێکی نوێ. ئەم هەواڵە بەشێک لە میلیشیەکانی سەر بە ئێرانی لە عێراق دڵخۆش کردووە. هەواڵێک چەندین ساڵە چاوەڕێن و هەتا ڕادەی هەڕەشە و هێرش کاریان بۆ کردووە. بە شێوەیەک تەنها ئەم ساڵ زیاتر لە 50 هێرشیان کردوتە سەر ئەمریکا لە هەرێمی کوردستان و عێراق. بایدن بە دیاریکراوی دەڵێ لە کۆتایی ئەم ساڵەوە کۆتایی بە ئەرکی سەربازە شەڕکەرەکانمان دەهێنین لە ئەرکی ڕاوێژ و ڕاهێنان بە هێزە عێراقیەکان و شەڕی هاوبەشمان لە دژی داعش بەردەوام دەبین. هاوپەیمانی فەتح ئەم هەڵوێستەی ئەمریکا بە ئەرێنی و گەڕانەوەی سەروەری تەواو بۆ عێراق ناو دەبات. موقتەدا سەدر پێشوازی لێ دەکات. لیوەکانی ئیمام عەلیش دەڵێن سوپاسی حکوومەتی عێراق دەکەین بۆ بەجێگەیاندنی بەڵێنەکانی، بەڵام گومانیان هەیە لەسەر زەوی وەک خۆی جێبەجێ بکرێت. پێیان وایە ئەم قسانەی بایدن لە کاتی پێشوازی لە کازمی و ناردنی 500,000 ژەمی ڤاکسن بۆ عێراق بۆ پێدانەوەی هەیبەت و کەمکردنەوەی فشارەکان بووە لەسەر کازمی، بۆ ئەوەی وەک سەرۆکی ئەمریکا جەختی کردەوە بە هاوکاری وڵاتانی هاریکاری کەندا و نەتەوە یەکگرتووەکان هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەری ئەمساڵ بەڕێوە بچن. جاک وڵتن و ڕێناد مەنسوور دوو شارەزا و پسپۆری سیاسەتی عێراقن پێیان وایە ئەم بڕیارانەی ئیدارەی بایدن یەکەم هەنگاوی وازهێنانی ئەمریکایە لە عێراق. پێش هەموو شتێک ئەم ڕاگەیەندراوە لە ئیدارەی پێشوش ئاماژەی پێدراوە. دواتر کەمکردنەوەی ژمارەی سەرباز گرنگ نییە، بەڵکو گۆڕینی ڕۆڵی ئەمریکا گرنگە. مەبەست لە گۆڕینی ڕۆڵ ئەوەیە چیتر ئەمریکا بەشداری شەڕ ناکات و تەنیا هاوکار دەبێت لە شەڕی دژی پاشماوەکانی داعش. پێم وایە سیاسەتی پشت ڕاگەاندنی ئەم بڕیاری ئەمریکا ئەو ناکۆکیەیە کە لە نێوان ئەمریکا و ئێران لە عێراقدا هەیە. چەندین ساڵ ئەمریکا کاریگەری خۆی لە عێراق لەدەستداوە بە ڕوونی بیرۆکەی بنیادنانەوە دروستکردنەوەی عێراق کە ئەمریکا دەتوانێت جارێکی دیکە ئەو وڵاتە بخاتەوە سەر پێ شکستی هێنا. ئەمەش لاوازی توانای ئەمریکا نیشان دەدات. با دیوێکی دیکەدا ئەو خەونەش نەما کە ئیتر وڵاتانی ئەوروپی و ڕۆژئاوایی بستنە هەر وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا ئیتر هەموو شتێک باش دەبێت. پێم وایە ئیتر وەک ئەوەی کە لە 2023 بینیمان دەسەڵاتی ئەمریکا لە عێراق سنووردار دەکرێت. لە 18 ساڵی ڕابردوو نزیکەی 140,000 سەربازی ئەمریکی هاتوونەتە عێراق. بۆ شەڕی ڕووخاندنی ڕژێمی سەدام 130,000 سەربازی ئەمریکی ڕەوانی عێراق کران. ساڵی 2011 و لە سەرداوای نووری مالیکی سەرۆک وەزیرانی ئەو کاتی عێراق باراک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا سەربازەکانی وڵاتەکەی کشاندەوە. لە 2014 و لەگەڵ سەرهەڵدانی داعش جارێکی دیکە عێراق داوای هاوکاری لە ئەمریکا کردو نزیکەی 6,000 سەربازی ئەمریکی هاتنەوە عێراق. ساڵی 2017 عێراق تێکشکاندنی داعشی ڕاگەیاند. جارێکی دیکە دەرکردنی سوپای ئەمریکا هاتەوە بەرباز. ژمارەی سەربازەکانی ئەمریکا ئێستا بۆ 2500 سەرباز کەمی کردووە. ئێستا ڕۆڵی ئەو سەربازانە لە کۆتایی ئەم ساڵەوە دەگۆڕدرێت بۆ ڕاوێژ و ڕاهێنان. ئەمریکا چاوی لە هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەری ئەم ساڵە. دوای هەڵبژاردنەکان پێشبینی دەکرێت جارێکی دیکە ژمارەی سەربازەکان و سیاسەتی ئەمریکاش بەرامبەر عێراق گۆڕانی بەسەردابێت. نەریمان هەورامی، کوردستان 24.